لایەنە اقتصادیەکەش ئەوەیە کە کۆنکریت و شیش کەمەکاتەوە تواناحەلی ئەندازیارە و نوێنەری یەکێک لە کۆمپانیا ناوخۆییەکانە کە بەشداری لە پێشەنگای نێودەوڵەتی هەولێر بۆ بیناسازی و ئاوادانکردنەوە کرد. توانە لەگەڵ چەند ئەندازیارێکی دیکە بیرۆکەیەکی تازەیان لە هەرێمی کوردستان داناوە بۆ کاری کۆنکریتکردن. دوای سەرکەوتنی بیرۆکەکەشیان ئێستا کۆمپانیایە داناوە و بۆ یەکەم جاریشە بەشداری لە پێشەنگایەکی لەم جۆرە دەکەن. مە سیستمێکە پێوتە ڤۆیدت سلاب. فکرەکە چییە؟ تۆ وەزنی سەقف کەم ئەەکەیتەوە، کێشی سەقف کەم ئەەکەیتەوە. لەبەرەوەی کۆنکریت بۆ خۆی کێشێکی زۆری هەیە. مەترێک کۆنکریت 2 تەنونی و دەرەچێ. ئێمە هاتوین لە زمنیا تۆپی بەکارێنین بۆی وەزن کەم بکەینەوە. کەم تۆپە ئەخینە ناو سەقفەکانەوە ئەتوانین تا مەسافەی ئێستا حالیان لە کوردستانە قاڵبی 13 مەترمانەیە. 13 مەتر بەبێ پایە بەبێ جسر. براندێکی کوردیە، کارگەکەی هەر لە کوردستانە. وەکو نەجاحەت بەڵێ 2 ساڵ لەژێر تەجروبا بووە لە زانکۆی سەلاحەدین و زانکۆی ئەمریکی لە سلێمانی. 11مین پێشەنگای نێودەوڵەتی هەولێر بۆ کاری بیناسازی و ئاوادانکردنەوە بە بەشداری زیاتر لە 200 کۆمپانیا کە لە 15 وڵات داهاتوون دەستی بەکارەکانی کردو بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت. کەلوپەلی بیناسازی و پیشەسازی وزە لەم پێشەنگایەدا نمایش کران. ئەوە ئاواتێکی هەمومانە، تۆ بەرهەمی ناوخۆتی. بەڵام تازە باسم کرد ئێمە وڵاتێکی بەکارهێنەرین بەداخەوە. یعنی ئێمە کاڵاکانمان سەدا بڵێم 90 دەرەچیە هاوردی حەراق و هەرێمی کوردستان دەکرێت. ئەوە بەڕاستی جێگای ئەسەفە. بەڵام ئەوەش لە ڕووی ئەو جۆرە بەکار بەرهەمهێنەرانەی ناوخۆ ئەوە دەگەڕێت سەر ڕۆلی حکوومەت دەبێ بەڕاستی کار ئاسانی بکات. سەرۆشی یەکێتی هاوردە و هەناردەکارانی کوردستان بە گرنگی دەزانێت لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمدا کار لەسەرەوە بکرێت، کەرتی بەرهەمهێنان زیاتر بایەخی پێ بدرێت، بە تایبەتی کار ئاسانی بکرێت بۆ دروستکردنی کارگەی گەورەی تایبەت بە کەلوپەلی بیناسازی. ئەبینین کە زۆربەی کەرەسەکان کەرەسەی بیانین و دەرەکین. ئێمە بەڕاستی وەکو یەکێتی هاوردەکارانی کوردستان بۆ پێشنیارمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی تازە و کابینەی تازە ئەوەیە کەوا بتواندرێ گرنگی بە کەرتی کشت و کاڵ بدا و گرنگی بە پرۆژەی استراتیجی و گرنگی بە هەلومەرجێکی وا بدا کەوا بتواندرێ کارخانەی استراتیجی دروست ببێ تاکو بەرهەمی خۆماڵی خۆمان دروست ببێ و ئەوەندە ئێمە بە کاربەر نەبین، بتوانین منتج بین. زۆرینەی ئەو کۆمپانیانەی کە لەم پێشەنگایەدا بەشداریان کرد بیانی بوون. کۆمپانیا سەعودیەکانیش پشتی شێریان بەرکەوت بوو کە 24 کۆمپانیایان بە کەلوپەلی بیناسازی و بەردی سروشتی و سیرامیک بەشداریان کردهبوو. ئومێد سۆمانی، NRT هەولێر.